لە 24 کاتژمێری ڕابردوودا وەک ئەوەی وەزارەتی بەرگری رووسیا ڕایگەیاندووە توانیویانە 606 سەربازی ئۆکراین بکوژن و 3 فڕۆکەی جەنگی و 44 فڕۆکەی بێفڕۆکەوانیش تێک بشکێنن. لە بەرامبەریشدا ئۆکراین دەڵێت لە 24 کاتژمێری ڕابردوودا 810 سەربازی رووسیایان کوشتووە و 18 فڕۆکەی بێفڕۆکەوان و 12 زیرەپۆشیان تێک شکاندووە. هەموو ئەم ئامارانە کە پێشتر ناونیشانی سەرەکی میدیا جیهانیەکان بوون و بایەخێکی زۆریان پێدەدرا، بەڵام ئێستا بەهۆی چێڕی جەنگی غەزەوە کەمتر دەبنە باسی گەرم و چاوەکان تا ڕادەیەک لەسەر ئەم جەنگە درێژخایانە لاچووە کە نزیکەی 2 ساڵە بەردەوامی هەیە. لە حوتی ئەم مانگەوە لەگەڵ هەڵگرساندنی جەنگی نێوان گروپە چەکدارەکانی فەڵەستین و ئیسرائیل، گرنگیدانەکان بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆشتن و کەمتر باس لە جەنگی ئۆکراین و رووسیا دەکرێت. چاودێرانی سیاسی دەڵێن ئاڵۆزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر درێژە بکێشێت ئەوە هاوکارەکانی ئەمریکا و ئەوروپا بۆ ئۆکراین سنووردار دەبێت. ئەمەش وای لە ڤڵۆدمیر زێلنسکی سەرۆکی ئۆکراین کردووە داوا لە وڵاتانی ناتۆ بکات لە هاوکارەکانیان بۆ ئۆکراین پاشەکشان نەکەن. زێلنسکی هۆشداری داوە بۆی رووسیا دەیەوێت بۆ بەرژەوەندی خۆی سوود لە بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شەڕی غەزە وەربگرێت. لە بەرامبەر ئەو ترسەشدا جۆ بایدن سەرۆکی ئەمریکا هەرزوو دڵنیاییدا وڵاتەکەی لە تواناییدایە مامەڵە لەگەڵ لێکەوتەکانی ئاڵۆزەکانی غەزە و بەردەوامی جەنگی ئۆکراینیش بکات. لەو بارەیشەوە لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ تۆڕی CBS بایدن گوتی لە تواناماندایە بەو کارە هەستین پێویستە لەسەرمان پابەند بین. ئەگەر ئێمە ئەو کارە نەکەین کێ ئەنجامی بدات؟ لەبارەی هۆشداریەکان و کەمبوونەوەی سەرنجەکان لەسەر شەڕی ئۆکراین، ڕۆدیرنج کینجفریتەر شارەزای لە کاروباری بەرگری و ئەندامی پەرلەمانی ئەڵمانیا دەڵێت بە شێوەیەکی گشتی هاوکارەکان بۆ ئۆکراین کەمی کردووە. هەروەها دەنگەکانیش بۆ ئاشتی و ڕازیبوون بە مەرجەکانی مۆسکۆ ڕوو لە هەڵکشانە. هەرچی پەیوەست بە رووسیایشە ئەم دۆخە لە دوولاوە لە بەرژەوەندی ئەو وڵاتەیە. لەلایەک هاوکارەکان بۆ ئۆکراین کەم دەبێتەوە، لەلایەکی دیکەیش دەتوانێت بەهۆی هێرشەکانی ئیسرائیلەوە بە ئامانجگرتنی شوێنی نیشتێجێبوون و کوژرانی ژنان و منداڵان ڕەخنەی تون لە ڕۆژئاوا بگیرێت.